Nargis Mohammadi is a woman, a human rights advocate and a freedom fighter. ژنە چالاکوانێکی ئێران خەڵاتی نۆبڵی ئاشتی پێبەخشرا. ئێران لە دژی بەخشینی خەڵاتەکەیە بەو ژنە. خۆی لە زیندانە و سەرۆکی ئەمریکاش داوای ئازادکردنی دەکات. دوێنێ ناوی نێرگز محەممەدی ژنە چالاکوانی ئێران وەکو براوی خەڵاتی نۆبڵی ئاشتی بۆ ئەمساڵ ڕاگەیەندرا. لیژنەی خەڵاتەکانی نۆبڵ ڕایانگەیاند تێکۆشانەکەی قوربانیدانێکی زۆری کەسی بەدوادا هاتووە. نێرگز محەممەدی وەک داکۆکی کار لە مافو ئازادیەکانی ژنانی ئێران خەڵاتەکەی وەرگرتووە و نەتەوە یەکگرتوەکانیش پشتیوانی خۆی بۆ بەخشینی خەڵاتەکە بە محەممەدی ڕاگەیان. بەخشینی خەڵاتەکە بەو چالاکوانە کاردانەوەی بەدوای خۆی داهێنا. هەردووە بەدوای بڵاوکردنەوەی ناوی نێرگز وەک براوی خەڵاتەکە وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئێران ڕایگەیاند بەخشینی خەڵات بە نێرگز محەممەدی بە سیاسیکردنی خەڵاتەکەیە و وڵاتانی ئەوروپا کاریگەریان هەبوو. ناسر کەنعانی وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئێران ڕایگەیاند بەخشینی خەڵات بە کەسێک کە لە یاسا دەرچووە و ئێستا لە زیندانە بە سیاسیکردنی خەڵاتەکەیە و لە ژێر کاریگەری ئەو وڵاتانی ئەوروپا بووە کە دژە ئێرانە. نێرگز محەممەدی یەکێک لە دیارترین چالاکوانەکانی مافی مرۆڤە لە ئێران و داکۆکی لە مافی ژنان دەکات. لە دیارترینە و کەسانەشە کە لە ماوەی ڕابردوودا داوای هەڵوەشاندنەوەی سزای لە سێدارەدانی کردووە لە وڵاتەکەی. بەهۆی کار و چالاکیەکانیەوە چەندین جار دەستگیر کراوە و حکم دراوە. هەر لە قۆناغی خوێندنی زانکۆ دەستی بە کار و چالاکی مەدەنی کردو لە چاودێریکردنی ڕەوشی مافی مرۆڤ لە ئێران و بەرگریکردن لە تۆمەتباران و زیندانیانی سیاسی ڕۆڵی دیاری هەبووە. هەر بەهۆی کار و چالاکیەکانیەوە لە ئێستادا لە زیندانە و چەندین سزای بەسەردا سەپێنراوە. هەردووە بەدوای بەخشینی خەڵاتی نۆبڵی ئاشتی بە نێرگز محەممەدی جۆ بایدن سەرۆکی ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا ڕایگەیاند نێرگز محەممەدی بانگەشەی ئازادی و یەکسانی دەکات و جگە لە یەکسانی داوای هیچ شتێکی تری نەکردووە. هەر بۆیە پێویستە دەست بەجێ حکوومەتی ئێران ئەو ژنە چالاکوانە ئازاد بکات. نۆبڵ خەڵاتێکی سویدینی و دەوڵەتیە و ساڵانە لە بوارەکانی فیزیا و کیمیا و پزیشکی و ئەدەب و ئاشتی و ئابووری دەبەخشرێتە ئەو کەسانەی لە یەکێک لەو بوارانەدا ڕۆڵی گەورەیان هەبووە و کاریگەر بوو. بۆ ئەم ساڵیش لە بواری ئاشتیدا نێرگز محەممەدی وەک داکۆکی کار لە مافو ئازادیەکانی ژنانی ئێران خەڵاتەکەی پێبەخشراوە.